زۆر ناخۆشەکە دێتە زیندان. بەڕێزان سڵاتان لەبێ هاتوون بۆ ئاسایشی سلێمانی بەر لەوەی کە یەک هەنگاو بنێم ئەمەوێ زۆر سوپاسیان بکەم لە بەرپرسە باڵاکانیانەوە تاوەکو دەگا بە کارمەندانی ئاسایش لەبەرەوەی کە هەر کاتێک ویستومە بەرنامەیە بکەم لەسەر مادەی هۆشبەر بەڕاستی ئەو دەرگایانی کە کڵۆم دراون کە داخراون بەڕووما کردویانەتەوە. من ئامانجم لەم بەرنامەیە ئەوەیە کە پێتان بڵێم تکایە دایک و باوکان هەموو ئەو کەسانی کە لە کوردستانە ژین زۆر بە پێویستی ئەزانم کە هەمووتان سەیری ئەم بەرنامەیە بکەن لەبەر ئەوەی کە هێرشێکی زۆر گەورە هەیە لەسەر هەرێمی کوردستان. هێرشێکە لە بۆم لە درۆن زیاترە کەمتر نییە. هێرشێک کە ئەیانەوێ ئەم جارەیان هەرێمەکەمان بسڕنەوە چۆن بیسڕنەوە ئەیانەوێ گەنجەکانمان بەدبەخت بکەن. تخوا گوناح نییە گەنجی کورد سەیری ئەم دیواری زیندانە بکەن. گوناح نییە گەنجی کورد کۆمەڵگایەکی وەکو کوردستان کە بە کۆمەڵگایەکی گەنج هەژمارەکرێ و ناسراوە گەنجەکانمان بەدبەخت بکەن و فێری چەندین جۆری مادەی هۆشبەریان بکەن و ئێستا لە ناو ئەم زیندانەدا بن. ئەمە وەکو وتم زیندانی ئاسایشە ڕاگیراوان لێرن. ئێستا ببینن ئەم گەنجانە ئەچمە ناو قاعەکان دیداریان لەگەڵاکەم سەیری چیرۆکەکانی ژیانیان بکەن بۆ ئەوەی لێی فێر بن. بە تایبەت دایک و باوکان زۆر زەڕورە ئێوە ئەم پرۆگرامە ببینن لەبرەی بەشێکی زۆریان زۆر مناڵن لە 13 ساڵی و 14 ساڵیە فێری ئەوە بوون کە مادەی هۆشبەر بکێشن. بۆمبارانکردنەکەی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم سیاسیە ئەیانەوێ کورد لە بین بەرن ئەیانەوێ کوردستان لە بین بەرن. لەبەر ئەوە با بە هەمومان ڕێگری لێ بکەین. ڕاستە ئەمڕۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە بەڵام من بەتەنیا لەم ڕۆژەیە پرۆگرامم نەکردووە. خۆتان شایەتیەن کە چەندین بەرنامەی زیندومان کردووە بە هەوڵی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم کە بەردەوام زانیاریەکانیان لێ نەشاردینەتەوە. فەرم با بەیەکەوە بچین ئەو گەنجانە بکەین. ڕخسەتێ بچمەوە دیو کاکە کە ناخۆشە دەنگی قفڵی زیندان. کاکە گیان باشی؟ ئەحواڵە باشە؟ پێشەکی من زۆر سپاست دەکەم کە بە ویستی خۆت ویستت دیدارێک لەگەڵ من ساس بکەی. من ئەم گفتوگۆیە لەگەڵ تۆ کەم حەزەکەم گوێ لە ڕاز و نیازی دڵی تۆ بگرم. پەشیمانی لەوەی کە ئاوا ئالوودەی مادەی هۆشبەر بووی؟ بەڵێ ئەمەنە پەشیمانم تاخوا لەگەسە لەبەرەوەی مادە هۆشبەرەکان شتێکی باش نییە. من لە ساڵی 1996ەوە ئالوودەی مادەی هۆشبەر 96 بەڵێ. چەند ساڵی عمرت بچڕ لە زیندان بووی؟ تقریبان 12-13 ساڵ جنم تەواو کردووە لەسەر مادەی هۆشبەرەکان. ئەی بۆ دیسان ڕاگیراویتەوە لێرە؟ ڕاگیراومەدەوە لەبەرەوەی مادەی هۆشبەرم بەکارهێناوەتەوە. دوای ئەوەش چەند جار حکم وەرەگری و دیسان ئەچیتەوە سەری؟ 4 جار حکم وەرگرتووە و هەرچوومەدەوە سەر هەمان بابەت. بەڵام پەشیمانی؟ بەڵێ پەشیمانم تا سەرێسقان لەبەرەوەی زۆر شتم لە دەستزار بە بۆنەی مادەی هۆشبەرەوانێ. داوا لەو بەڕێزانە ژەگەم لەو خوشکانە لەو کچانەی کە فێری مادەی هۆشبەر بوون لەو کوڕانەی کە فێری مادەی هۆشبەر بوون ئەوانەی کە مادەی هۆشبەریان بەکارهێناوە یەک جار و دوو جار ئالوودەی مادەی هۆشبەر نەبن لەبەرەوەی کارێکی ترسناک و کارێکی خەتەرناکە زۆر خەتەرە. تۆ تەمەنت چەند بوو ئالوودە بوویت؟ من 96 ماڵێت 78 ساڵی 1996 18 ساڵ 19 ساڵ بووم کە تووشی چۆن توش بووی؟ ینی تۆیان خەڵەتان وردە ئالوودەیان کردی؟ لە ئێران کە سوگار مامان لە یەکانە بوونەوە یەکە ڕۆشتین نەهاتینەوانێ ئێتر ڕەفیق وشتممەیان خوارد من لە جگەرەی حەشیشەوە فێر بووم. ئەنجا دوای چوومە سەر تلیاک دوای تلیاک چوومە سەر هێرۆین دوای هێرۆین چوومە سەر شیشە جاست چوومە سەر کۆکاین. من تەنانەت تووشی ڤایرۆسی جگەر بووم بە مادەی هۆشبەر. ئێساگان لە خەڵکی ترەوە توش بووی؟ بەڵێ دەرزی خەڵکی ترم بەکارهێناوە بووم تووشی ڤایرۆسی جگەر. پێشەوەی بگیری دیسان هەر دەرزیت بەکارهێنا؟ کەواتە ئێستا ئەو شتانەی تر تۆ ئارام ناکاتەوە؟ نەخێر هیچ. تۆ بە زۆر بە توندی ئالوودە بوویت؟ بەڵێ هەروەڵا. حتا ئێستا کە دەستت ناکەوێت چه حاڵەتێکە تێ لە سەجنا؟ حاڵەتم زۆر ناڕاحەتە زۆریش. بەهۆی مادەی هۆشبەرەوە شیرینترین شت کە لە ژیان تا لە دەستتدا چی بوو؟ دەستگیرانەکەم بوو. دەستگیرانەکەم بوو دایکم خوشکەکانم کەسوکارم
يعني نسيقا من لبينك السكارى نسيقا من لبيني هيس كسيقا سكا فيري درو دكا فيري ناراز قوي دكا فيري هموش تيك دكا بەس بۆ ئەوی بەدەستی بس بێنی ببروي بدس يميني ما دوش بركان خرافة حتى سر اسكان خرافة ئەو دەرزیە لا کە يما بهاز كزاي ورمان قرتو شتيك يار كزاي بس هاز كزاي نيا سكا من ليران اجيوم لنا شارع كردگان اجيوم ازانم شي لو كردانا كان سركوب منو دواي هشتنا قون ئێستا هەوڵ هەیە بۆ ئەوەی کە گەنجی کوردیش ئاوا لێ بکات بەڵێ بالفعل سەرگەردان و بەدبەختیان بکەن بەڵێ لە ئێرانەوە دێ ئەم شتا وی کوردیش قوربەسەر بێت و داماو بێت ئەو بیر لە هیچ تێنەگاتەوە تۆ خۆت ئەزانی کە گەیشتوتە حاڵەتێک کە دەرزی بەکارێنی ترێسکەکان تەپوچێتەوە بەڵێ هیچۆن ئێستا تۆ مەسەلەن دەستی خۆش خۆش شوێن دەرزەکان هەموو لەشم شوێن دەرزی ئەوە نیشانەی شوێن دەرزەکانمە ئەو هەموو نیشانەی شوێن دەرزەکانمە باشە بۆ ئاوا سووتانەتی قەول مندۆزی یەکەیکە مندۆزی تێکرد دەمارم وردە سستا ئەو شتانە وەرناگرێ سووتێنێ دەمارەکانم هەموو لەش ئاوا کۆنکۆنا ئاوایە بەڵێ بە زۆری ئەی لە قاچەکان لە قاچ و لە دەست و لەمانەم و ئەوانم لە هەموو شوێنێکی خۆم ماوە بەڵێ تەنانە لە من ماوە لە ڕێگە حیات ماوە لە کیسم ماوە لە هەموو شوێنێک ماوە تەندروستیتی بەرەو چۆ بردووە هەر زۆر خراپە تەندروستیم زۆر خراپە تووشی لەرزینی کردو هەموو شتێ تووشی سەرکی کردوم تووشی لەرزینی کردوم تووشی نەفسی کردوم تووشی ناڕەحەتی کردوم باشە بۆ دوای وەرگرتنی حکم دیسان چوویتەوە لەوێ لا چاکسازی گەوران لەوێ زیاترە وەک لەوەی لە دەرەوە زیاتر بێ ناتوانانی ینی بە پاکی نهاتوومەتە دەرقەت هەر بە پیسی هاتوومەتە دەر لە چاکسازی دەستت دەکەوت بەڵێ وەگین لێدی لە دەرەوە زیاتری لێ یعنی ئاوات مەخواست لێرەگانەوە بەربم بە پاکی بەر نەبوو هەر چوومەتە حکومەگە و بە پیسی بەربوو قەت بۆ نمونە لە پەرلەمانی یاسا دەرچووە گوایە چارەسەر بکرێ قەت ڕۆژە لە ڕۆژان تۆ لە 18 ساڵەوە ئێستا تەمەنت 44 ساڵە بەڵێ قەت ڕۆژە لە ڕۆژان لیزدام و دەستگایەک هەوڵیا تۆ چاپ بکاتەوە نەخێر بتێنێتەوە ناو ژیان نەخێر ئەگە خەستەخانەیەگە بێ خەستەخانەگە مەسەن چەندها دکتۆرێکی لێ بێ وەک ئێران ئێستا لە ئێران کەمپ هەیە ئەشتە کەمپەوانێ بێ زۆر و بێ ئەملاوەلا خۆ دەتوانێت تەرکیکەی ئەگە یەک تۆز ئیرادە دێ هەبێ ئیرادە و بەقەوت بێ ئەتوانێت تەرکیکەی لێرەگانش پێچێکە با دووسێ کەم بکەنەوانێ دووسێ خەستەخانە بکەنەوانێ یعنی ئەم کوڕی فەقیر و هەژارە هەر ئاوا لە ڕەزالەتا بێ لە زیندان ئاوا سەرت سپی بوو بەڵێ بەڵێ لە زیندانە سەرم سپێ بوو یعنی جیلێکی هەژاری قەچێکە با خەستەخانەیەکمانە بێ با لێبوردەیە بوون ئەوان لە یاسا تازەکەیە هاتووە 51 برگەیە بە هیچ زۆرێ نابێ مادە هۆشبەرەکان ئەوانەی بەکارێنن بگیرێن لە هەمان کاتە ئەچیتە مەحکەمە لە مەحکەمە هەم ساڵێک دەیادەیان 5 ملیۆن جاگە من 5 ملیۆنە بێ بۆیان وادم خوارەزوم ئیشێکمەکە خۆم بە ئیشێکەوە مەشغوڵە کرد خۆم بە کەسابەتێکەوە مەشغوڵە کرد ئێستا لە هاوڕێکانت چیەڵەن کە شەوانە دانیشن یەکترە بینن لە ناو زیندانە بەڵێ چۆن هەمووی پەشیمانە تیاتی پەشیمان و دیادیڵێ خۆم و تۆ لە کامیان لە پەشیمانەکەی من هەتا سەرێسقان پەشیمانم ئامادەیم ئەوم تایە حەچی باجە لەسەر دنیاە بیەم بەس لە مەخەدەرات نەجاتر بێ چەند جار ئازاد بوویت و دەستت پێکردەوە 5 جار 4 جار نەجاتر بوو چوویتەوە دەرێ و دەست بە هەمان شێوە خواردوومەدەوە ئەم جاریان کە بچیتە دەرێ چیەکەی پلانت چییە؟ سیوان بە خوای گەورە خوا هیدایەتم بە لەسەر ئەم نوێژوشتانم بەردەوام بم بەیوانیم دەمینێم ئەگەر دوسمە چاکسازی گەورانیش لێ بێت و چونکە لە قاعەیەکا 20 نەفەری تایە حەبێبی خوا من ناتوانم چەندێ پێش ئێستا لەوێ لێی بوو هەلێ بوو ئالەم فترا هێنایانەوانێ 40-50 نەفەریان هێناوەتەوە بۆ ئێرەکانە کە هەمووی مادەی هۆشبەری پێوە ژیرەوە هەمووی بە فەحسبیسی خۆت چەندێ پێش ئێستا لەوێ بینیت لێی بوو من نەچوومەتەوە چاکزازی تقریبا ساڵێکە ساڵێک پێش ئێستا چونکە ئێستا ئەوان ئەڵەن زۆر پاکراوەتەوە کۆنتڕۆڵ کراوە ئەسڵ و ئەساسی نیە ئەسڵ و ئەساسی نییە 20 ڕۆژ لەمەوە پێشخەڵکیان هێناوەتەوە لە چاکسازی تقریبا 51 نەفەر لە چاکسازی گەورانی سلێمانی بە زۆری بیری چیەکەی لە دەرەوەی ئەم چوار دیوار و ئەم قفڵەی زیندانە بیری دایکمەکەم بەس چەندێکەنت دیوە تقریبا 4 مانگ 5 مانگە تاقانەشم حەو خوشکیشم هەیە تاقە کوڕم لە ماڵە تاقە کوڕی باوکت ماوە نەخێر بەس دایکت ماوە لەگەڵ حەو خوشکە
ئەتەوێ بیتەوە ناو ژیان و نیشکێت و هاوکاریان بکەیت. بەڵێ ئەمێ پەشیمانیشم لە مادەی هۆشبەر زۆر خەتەرە. ئەو ئازارە شتانەش بۆ ناکەم لە بەرەوەی کامێ لە بەرچاو کامێرە قساکەم. مادەی هۆشبەر خەتەرە. ترس ناکە. ئێستا ئەو چەند ڕوخێنێ. بەدەستی خۆت چەند کونت کردوەتە جەستەی خۆت؟ زۆر بدایە هەموو لەشم ئاوای. 600 دەرزی بەلەشتەوە؟ 1000 2000 3000. یعنی ئەمێ قاچ و قولت لە چاو سنگ و سکتا هیچ نییە. ینی دەمار هەیە حەدبەت بە زۆرێ ناومەدە دەرەوانێ دەرزێکم پیا کردووە. خەڵک دەموچاوی تۆ نابینە. بەڵێ. بۆ ئەوەی کە تۆڵی من بۆیە قسەت بۆ کەم ڕەنج بۆ ئەوەی کە گەنج دەرز وەرگێوەنا ئەتوانن ئەمانەی کە دەرزیت لەداوە بیبن؟ بەڵێ بۆ زۆر احتیاجی بیبینە؟ ئەوە هەموو شوێن دەرزی. ئەوە دەرزیە یا ئەمانە هەموو شوێن دەرزیە. ئەی ئەمانە قەمەت لە خۆت داوە چیت لە خۆت داوە؟ ئەمە شکاوە لە دەعمی سەهارەیە پلاتینە قۆ. یعنی خۆت بریندار نەکردووە؟ با ئەمەم با. خۆت بریندار لە تاوە؟ خۆکوشتن بەڵێ. چەند جارێک هەڵی خۆکوشتنم ماوە. لە پەشیمانیە؟ بەڵێ. ینی حەل نییە سجن حەل نییە. هەموو ڕۆژێ بەم ڕێگایەوە بی شتێکی ناخۆشە. هەر خەڵک ئاسایشانەی لێرەکانی کە بێتەوە وێرەکانە دوجار سێجارێت بە چایەکتە سێرتەکان بە نوعیکتە سێرتەکان شتەکە ناخۆشە تۆ قورسە. ئەگە یەک تۆس ئەمەە حیا حرمەتمان نابێ بێنەوە وێرە بەزیترە واگرێتەوە سەر ئینسانەکان خۆی بێشعورە بێت. دەمو لێوت دانمتیان نەماوە تاقمە سەرەوە بەڵێ هەمووی بە موادی مادە هۆشبەرەکان وای لێ هاتووە. چەند جۆریت کێشاوە؟ هەموویم کێشاوە. هێروینم کێشاوە، شیشەم کێشاوە، کۆکاینم کێشاوە، حەشیشم کێشاوە، تلیاکم کێشاوە. هەمووشی لە کوردستان دەستەکە؟ بەڵێ لە هەموو شوێنێگەی لە سلێمانیە لە سلێمانی لە هەڵەبجا لە ڕانیا لە قەڵاتزێ من عەبی ئەو شارەیان کردووەتە موادی مەخەدەرات و ئەم خەڵکەی ئاوا بێت دوژەکان. ئێمە قەینا ئێمە تازە تۆ بەکارهێنەری نەک تاجر؟ بەڵێ بەکارهێنەری مادە هۆشبەرەکانم. بەکارهێنەری بەڵام تاجر دەتوانێت هەموو جۆرەکان بێنێ. بەڵێ مەسەلەیە گوردیە لێت گۆزەکە ئێمە گۆزەکە بوویشکاین بەس بۆ ئەو جیلە تازەیە بە ئەو گۆزەیە نشکێ گوناحن. ئێستازەی بیان نادێتەوە. ئێستا من مەمنونیانم کە بەردەوام بۆ نمونە هەر کاتێ ویست بێتم ئێڵن بێم سەردانی زیندانەکان بکەم. بەڵام لەوانەیە من تۆ نەبینمەوە. ئەتەوێت چی بە خەڵک بڵێ لە ڕێگای کامێراکە مۆبیڵە؟ ئەمێ ئەوە بە کەس و کارت بە گەنجەکانم پەشیمانم ئەمێ نەیخۆموانێ لەبەرەوەی کارە ساتێکی خەتەرە حتا خوا حەسکا خەتەرە ئەم کارە سادەی مادە هۆشبەرەکان وەڵڵا خەتەرە بەتەڵڵا خەتەرە بەخوا خەتەرە دگا لە گەنجەکانەکەم لە بە تایبەتی ئافرەتەکان ملیۆنەها ئافرەت فێر بووە با بە گوناحە کورە ئافرەت گوناحە فێری مادەی هۆشبەر بێ ئافرەت گوناحە فێری ئەم تاوانە بێ ئافرەت چ تاوانێکی هەیە داوا لەو دایکانەکەم لەو باوکانەکەم ئاگایان لە مناڵەکانیان بێ نێڵن تێکەڵ کەسی خراپ ببن لەبەرەوەی ئالەدبوونی مادە هۆشبەرەکان خەتەرە خەڵک بە شتێکی ئاسایی وەرگرتووە لێرە نەبا بە ئاسایی نیە من لە ئێران ناژیاوم خەتەرترین شت لە دنیای مادە هۆشبەرەکانە. منیش قسەی کۆتایی خۆم بۆ تۆ بکەم. بەڵێ کاکڕەت تۆ کە ئاوا وەستاوی لە بەردەمی منە کوڕێکی زۆر قۆزیت کوڕێکی چوارشانە کوڕێکی بەهەیکەل چاوەکانە تیشکاتەوە پڕن لە ژیان پڕی لە ئیرادە پڕی لە باوەڕ. من ئومێدم بە تۆ هەیە گەرەم جارە حکمی خۆت تەواو بکەی بۆ ئەبەدوازی لەبێنیت و بچی خزمەتی دایک و خوشکەکانت بکەی باشە؟ ئینشەڵڵا پشتیوان خوا پشتیوانت بێ. سپاس بۆ تۆ. سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمەوێ بەوە دەست پێ بکەم کاتێکە هەرزەکار بووی قەت ڕۆژە لە ڕۆژان بیری لەم چارە نووسا کردەوە تۆ بکەویتە دیواری زیندان؟ قەت بیرم لێ نەکردەوە. ئەی بۆ کەوتیتە؟ یاریزان بووم بەتەڵی عێراق بووم لە مەکتەبا یەکم بووم لە 2009 ئەو شکستم مێنا ئەو شکستە گەورم مێنا بەسەر خۆمە. ئەم شکستە یەکەم هەنگاو کە بەرەوە ئەم شکستەی بردی چی بوو؟ چۆن بوو؟ کێ بوو؟ لەلایەن برادەرێکی خۆمەوە بوو لەلایەن هەموو شتێ هاو بەسەر مادەی هۆشبەرەوە هەموو شتێ. عمرت چەند ساڵ بوو؟ 2009 بوو بەڵایی لە بیرم نایە عمرم چەند ساڵ بوو بەس مناڵ بووم زۆر گەورە نەبووم. ماڵێدی چەندی؟ 90.
مالی 1990 هشتینەوە یاریزانی بەتەڵی عێراق بووم 100 متر 200 متر لە مەکتەبیش لە پەیمانگا بووم هاوڕێی مەکتەب فێری کردی؟ نەخێر هاوڕێی دەرەوە هاوڕێی کۆڵان؟ بەڵێ ئارە وەڵا مناڵی گەڕێکی خۆتان؟ ئەویش مناڵ بوو یا ئەو گەورە بوو؟ ئەوش مناڵ وەڵا قەت پێکەوە چوونەتە زیندان تۆ ئەوی فێری کردی؟ بەڵێ 2016 بوو ئەو تەرکی کردووە؟ تەرکی نەکردوونە وەڵا ئەو شەگیریەوە تا ئێستا یەکەم جار ئەو لەمە خراپتر بێسەراتوە ئارە وەڵا یەکەم جار بە دەرمانی ئاسایی دەست پێکرد؟ های یەکەم جاری بە دەرمانی کرد ساڵسم پێکرد شیشە شیشا؟ بەڵێ قەت هیچ کەس پێی نەوتبووی ئەمە زۆر کوشندەیە و زۆر وتیان پێم ماڵەوە عاجز بووم هەنێ شتیشی زۆر جۆرە گەورە لە تەسا تەرکم ماڵ ساڵێک تەرکم ماڵ هاتمەوە بۆی کچم بەجێ هێڵاوە خێزانم تەلاق داوە ژنم هێنا کچم بوو بۆ زروفێکی باشم هەبوو ماڵەوە یارمەتیان نامخەستیان بۆ بکڕی هەموو شتێکیان بۆ بکەن بەس دەرما وای لێ کردم زۆر دواکەوتم هەتاکو بڵێ ئێستا برادەرەکانم هەمووی مامۆستان هەموو یارزانی عێراقن خۆمیش بەتەڵی عێراق بووم چیت خوێن بوو؟ پەیمانگا مەخوێن پەیمانگا وەرزشی یعنی هەر بە خوێنکاری توش بووی؟ و 6 مانگیش 2011 بوو 6 مانگ ناتی پێشمەرگی و ناتی کەمال سەلیمی سلێمانی یاریم کرد بۆیان لەگەڵ مامۆستا عەلیە یاریزانی دووگۆڵی بوو یا یاریزانی ساحە ساحە مەیدان 100 متر 200 متر لەگەڵ نەهرۆیە لەگەڵ بابانە خەڵاتی شت هەیە؟ خەڵاتی شمەیە ئەی تۆ هیزی ومەیە ئێستا توانی دەمەتر ڕابکەی؟ نا وەڵا 2 متر زۆرە بۆ من وەڵا 2 متر زۆرە ئەی پێش ئەوە چەند مەتر ڕاتە کرد؟ 100 متر 200 متر زارزانی بەتەڵی عێراق بووم لە شەبابە ئارە وەڵا یەک هەڵا یەک هەڵە بچوو بوو زۆر هەڵەیەکی زۆر بچوو بوو ئەی ئەو بە شکستێکی هەمیشەییە هەڵەیەکی بچووک شکستی هەمیشەیی هەتاکو بڵێ چەند ساڵی تەمەنت لە زیندان بووی؟ زۆر گیراوم زۆرم تاوا کوڕە بەس بۆ هەنێک گەنج ئەڵێم دوای خۆم هەیە ئێستا دەرمان ئەخوا و نەگیراوە داواکارم بۆ خوا ئەڵێم بۆ حکومەت و شت نا بۆ خوا ئەڵێم تەرکیبە لەبەرەوەی زۆر خراپیان بەسەریان هەنێک کەسێ حاڵی باش و دەرمان ئەخوا بەس و حاڵە باشە نامێنێ قوڕەچی بەسەریانە دایک لێ بێتەوە خێزان لێ بێتەوە مناڵ لێ بێتەوە براد لێ بێتەوە خۆشک لێ بێتەوە سە من خۆم شخصی خۆم دایکم نەبێ هیچ کە نابنامە ئەوش مناڵی ئەوم دایکمیش دووسە ڕۆژە نامێنە بۆ 60 ساڵ تەمەنێتی بمریکێ برا و ئامۆزا و کەس و ماڵ کەس نایە بەلاتە برا و ئامۆزا و کەسوکار یەک جا دوو جا سێ جاتم بەلامە تۆ کە یەکەم جار گیرایی بۆ دووەم جار دەستە پێکردەوە هەڵە بووم کە دووەم جار گیرایی بۆ سێم جار هەم دەستە هەڵە پێکردەوە کە سێم جار گیراوی دەستی پێ ناکەیتەوە؟ باوەڕ ناکەم جاریان قەت لەناو ئەم دیوارانەی زیندانە بیر لە چیەکەیتەوە؟ بیل هەموو شتێکی چاکی خۆمەکەمەوە پێشوو ئێستا لەکوێم ئەو کاتە لەکوێم زۆر پەشیمانم هەتاکو بڵێ با هەنێ گەنج ماوە بیکا من بەبکا بنمونە ئەو قسانەی من و بڕۆم پرسیار بکەن ئەگەر ئەم ناسنیشە تلفزیۆن ئێستا من تۆزێکی تر ئەڕۆمەوە تۆ ئەلێرەوە ئەڕۆیتە ژوورە بەڵێ خەو بە چیەوە بینی لەوێ؟ بە ڕابردووش نایەتەوە تازە پەشیمانی بەڵام ئەتوانی ئایندە دروست بکەیتەوە ئەم جارە؟ ئینشاءالله پلانت داناوە؟ پلانم داناوە زۆر هەروەڵا بڕۆیتەوە دەرێ چیەکەی؟ پلانی گەورم داناوە بۆ خۆم ئینشاءالله یەک شتە پلانەکە دوورکەوتنەوەمان لەوەش بەر هەموو شتێکێتەوە بۆ خۆی وەکو خۆی من ئێستا خۆم ماڵ قەوڵیان پێیاوم و توێتی مادی هۆشبەرمە خۆ دوورکەوە هەرچی تۆ لەسەر عەزیزەدا بۆ دەکەین کێ؟ ماڵەوەمە ئامۆزا برا گەورە خوشکی گەورە لە ئوربان دوورکەوە لە مادی هۆشبەر هەموو شتێتەوە ئیش دەسەکەوێت چەندێکە کچەکەتت نەدیوە؟ واللهی کچەکەم خۆم بینیمە بەس دایک و باوک ناڵم ببینین ئەڵێ تۆ مادی هۆشبەر خۆی هەگو ناحە تۆ ببینی تۆ خێویکەی ڕاستی شەکە لێرە لەگەڵ گەنجەکان شەوانە باسی چیەکە؟ باسی زۆر شتەکەین پەشیمانی هەمووی پەشیمانە هەتاکو بڵێ یەکم جار دووم جار بەو گەنجانە ئەڵێم کاتە تازە فێربوونە یەکم جار دووم جار خۆ دەرمان باوکە ڕۆ دەرمان ئازایی نییە بەس زۆر زەرمەندە هەتاکو بڵێ پەشیمانیە زەرمەندە شتی خراپ بەسەری بێت برا هەموو شتێ چەند جۆریانت کێشاوە؟ وەڵی من دووسێ جۆرم کێشاوە کریستاڵم کێشاوە نەگەیشتویتە دەرزی وەڵی گەشتمە دەرزیشە بەس دەرزەکە
وازت لێ هێنا وازم لێ نهێنا وڵا ئەخیر جار کە گیرای دەرزی بوو ئارە وڵا قەت لە زیندانە دەستت کەوتووە لە لێرە نە لێرە نا لە ئاسایش نا لە چاکسازی لە چاکزازی من نەچوو بۆ چاکزازی بەسەڵێن هەیە زۆر هەیە پێشماوی 32 نەفریان هێنابەوە تۆ زیندانی چۆ دیوە هی بەغام بینیوە هی کەلارم بینیوە هی سلێمانی بینیوە لە ناو زیندان قەت دەست نەکەوتووە قەت هەبووە پێش نەمکێشاوە هەبووە لە ناو زیندان لێرە نە لە زیندانی بەغا هەبوو نەمکێشە بەغدا خەڵک زۆر گیراوە و زۆرێک زۆر بڵاوە بەتەکید ئارە وەڵا ئەم تاتۆیانە دوای لە زیندان کرد پێش نە زیندان وەڵڵا تا تووشم نەبوو هیچم نەبوو ئەو کاتە دەستم کرد بە دەرمان 1000 پلە گۆڕم بۆ خراپی نەبۆ چاکە بەس ئەم جارە تەرکیم 1000 پلە گۆڕم بۆ چاکە پێش بە ئەڵڵا ئاسەواری دەرزەکان بە لەشتەوە بەجێما وەڵڵای نەماوە هیرۆین بێ ئەمێنێ بەس کریستاڵ نامێنێ ئەی تۆ زانی کریستاڵدا تەڕزێنێ بە تەکی زانیم مادووش بەرگدی تێکتەیە تێکچوون چییە ئەوە تێکچوونە نەکبەتی تۆ ئەو لەشە جوانی هەد بووە یاریزانی ساحەی مەدان زەرەرم کرد عێراق هەزارێکی زۆر گەورەم کرد داواکارم هەنێ گەنجە ئێستا هەبا سێری ئێمە بکەن ئێمە بکەن بە نمونە نەچم بە دەوریا خراپترین شتە بەخوا قەتل بکە بە زەرمان بکێشە لەلایەن منەوە ڕێی خۆم زەلام بکوژە بە زەرمان بکێشە سقە و نامێنێ نە لە دایک نە لە باوک نە لە برادەر من برادەری شەخصی خۆم هەیە هی مناڵی تەلەفۆنم بۆ ئەکا بەس قەت لەگەڵ ناگەڕێ وەکو براوینە لە مناڵی لەبەر چی لەبەرەوە دەرمانە سقەی نەماوە ئارە وەڵا خەو بە چیاوە بینی زۆر وەڵاهی بڕۆمە دەرەوە دەرمان تەرگبووم بەس ئەوە پشت بە ئەڵڵا شەوانە خەو بینیت ئارە وەڵا دووسێ جا خەوم بینیوە چییە خەوەکانە وەڵا خەوم زۆر بینیوە شیرینترین خەویان چییە وەڵایی خەوم بینی ڕۆژێکیان ڕۆژ بوومە دەرەوە سارێ خۆم پێ بوو عایلێ خۆم مێنابەوە ئارە وەڵا هەموو شتێ زەرمەندەگی دەرمانە ئێستا من خۆم بڕۆمە دەرەوە دەرمان تەرکی بەم دوای 2 ساڵ 3 ساڵ من بینی بەخۆ نامناسی ئەڵێ ئەمە ئەوە بوو لە سژنان بینی بەسێ زۆر قۆزیت خوا پیر بووم ڕستم ببینی پێشتر ناتوە نامناسی ئارە وەڵا مەجالێک دەرفەتێک هەیە وەرزش بکەم لێرە لێرە نەوەڵا چەندێکە ئێستا نەتکێشا و دەرزیشت لە خۆت ناوە نۆمان و دەڕۆژ تۆ 9 مانگ و دەڕۆژ بتوانی ئیتر توانی تەرکیکێک کە چوویتە دەرێەوە نییە وایە ئەتوانیت وانە ئەم جاریان نتوانم بەڵێ لەبەرەوەی توانم هەنێش بەرنامە دەرەکات لە تەلەڤیزیۆنە بۆ کۆفی و ئەمانە و هەندێک گەنجە بینیت نایخۆن ژیانی ئەوان لەکوێ بووی سە ژیانی خۆمە بینم زۆر پەشمانم ئەڵێ من لەکوێ بووم باوکە ڕۆیس ئەمان لەکوێ حەزر لە بازار و ساڵ زۆر بیرەکەی زۆریش ئارە وەڵا بازار نابینی بە ساڵ نەمزانی چییە دایک باوکی خۆم بە دۆمان نەبینی 200 تەلەفۆنیان بۆ من گوتم بابە ئیشمێ شکارمێ تۆ ئەوەندە مەست بووی ئەوەندە ئەی شکارتیش نییە خۆی هەر دەرمانەگەیە جەوی توتەوە هەب بۆ خۆ پێش دەقەیە ئەی کێشی هەموو ئیشەکان حەلەکەی دوشکەسێکی هەم بەخەیاڵ ئارە وەڵا دوای کە زەرم زۆرە لەلایەن دەرمانەوە زۆر زرم خوارد گەورەترین زەرم کێشا ئەگەر هەمووی کۆ بکەینەوە و پارانەی یاوتە بە دەرمان بای چەنەدە وەڵای سە دوو خانومە بوو پارەی دوو خانووە ئارە وەڵا سارەش بەڵێ ئاسان دەسەکەوێ ئارە وەڵا ئاسان دەسەکەوێت ئاسان دەسەکەوێت دەستمانەکەوێنە وانە تۆ شتێکت هەیە بتێ بیڵی تۆ من ئەم پرسیبە چۆن شتێکم هەیە بەس بۆ گەنج دەی داواکارم لەو گەنجانە چاویان ماچەکەم لێرەوە هەنیە شت بکەن بەس لەن ڕۆبلای دەرمانە مادەی هۆش بەرەوە دی چاویان ماچەکەم ئەڵێم دەستیانش ماچەکەم ئاساییە وەکو خۆمیان لێ نییە بەس تۆش ئەم جارە بڕۆیتە دەرێ بڕوان پێت هەیە کە ئەم جاریان 100,000 ئینشاءالله 100,000 تەرکیە ئینشاءالله بە کچەکەت شادەبیتەوە ئینشاءالله بە دایکت شادەبیتەوە سپاس بۆ دڵسۆزیەکەت کە قسە بۆ گەنجی کورد دەکەیت ئەبێ قسەی بۆ بکەی لەبەرەوەی خۆم گەنج بووم وەکو ئەوان بووم لەکوێ بووم کۆتمە کوێ دایک و باوکمە بینن خەفتم بۆ خۆن ئینشاءالله بە زووترین کات ئازا دەبیت و قوربانی تەرکیەکەی مەمنون. سپاس بەڕێزان ئەم هێڵەکەی کە ئیبینن ئەمە شوێنی مواجهەیە
دیارە لە زیندانی ئاسایشی سلێمانی ڕێکارەکان زۆر زۆر تند و تۆڵ کراون هەموو ئەم ناوە سەیری بکەن هەمووی کامێرایە دەبڵ هێڵەکیان داناوە بۆ ئەوەی کە بە هیچ جۆرە سەردانکەران لە کاتی ئەوەی کە پێوترێ مواجهە سەردانیکردن نەتوانن خوا نەخواستە مادەی هۆشبەر بگێنە ناو سزنەکان هەمووی مۆنیتەرە هەمووی کامێرایە و ئاوا ئەبێ بە نزمی دابنیشتن جگە لە پاسەوان و چاودێریکەر ئێستا تۆ لەو ژیانە ئازادەوە لێرەوە ئاوا بە مشەبەکی کەس و کارتەبینی کە دێن وڵات یان کەس نایە وڵات وڵا لێرەوەیان بینم لە مشەبەکەەوە خەڵک زۆر سەردان تەکایە کەم وڵا کتر مام ناوەند نە زۆر زۆر نەکەم زۆر کەست لە دەستدا بەوەی ئەم مادەی هۆشبەرەوە بەڵێ زۆریش هەموو کەسێ لە دەستدەی بە مادەی وەشبەرە چیت لە دەستدا و چیت بردەوە شتێک هەیە بردوێت هیچ شتێک نابێتەوە هیچ شتێ لە مادەی وەشبەرە نابێتەوە تەنانەت زیان تەنانەت تووشی هەزار دەردەسەری دەگات تووشی هەزار کێشە دەگات تووشی ئەوە دەگا کە کەسوکاریشی لێ بێزار بن واو لێکە هەموو کەسێک لێ تەیشێتەوە یەکەم جار کە دەستە پێ کرد چۆن بوو نەتەزانی ئاوا ئەتخاتە کونجی زیندانەیە نەخێر یەکەم جار کە دەست پێەکەی بۆ مەسەلەن بۆ کێشەیەک دەست پێەکەی کە ئاسانی کا بوو بەڵام نازانی چوار ئەو نەقورستریەکا بوو تۆ عاشق بووی نەک ئاشقێتر هەرێکە و بە چی کێش بوو کێشەکە دواتەزانی ئاسانێکا بوو وەڵاییتر هەریەکە و بە کێشەیەک ئەوەی من پرسیارم کردووە لە مەلەفەکەت زۆر مناڵ و گەنج بووی توش بوو. بەڵێ من 14 ساڵ بووم کە توش بووم 14 ساڵم ئەو کاتە دەستم کرد بە حەب دوایەوە کریستاڵ ئاسان دەستەکە و لە کۆڵان و شەقام و بەوەنەی کەسێکەوە دەسم کە و ئێستا و لە ژیان نەما هەر بە مادەی وەشبەر مرد و کۆچ دوای کردووە بە دەرزی گەورەتر بوو لە خۆت هەر دو ساڵ سێ ساڵمان فەرق بوو یعنی ئەو 16 ساڵ بوو تۆ 14 ساڵ بەڵێ ئەوی کوشت بەڵێ ئەو بە دەرزی بە هێروین تۆ نەگەشتویتەتە دەرزی و هێروین نەخێر قەت ئەوانەت بەکار نێن هێروین بەکارێنم بەس بە دەرزینە هەر بە دەماخی و لوت و بە سیم دەماخی و لوت و بەسیم بەڵێ ئەتر بەبوونی کێشەیەک و تێگەوی بەس دوایی پلە پلەوە قادرمە هەموو شتەکە خۆشەکان و ژیانی خۆشە لێسەنێتەوەن دەرمان ئەوە یەک کێشەوە هەزار کێشە ئەتر یەکسەری ژەمی و لێ ناسەنێ وردە وردە قادرمە بە قادرمەیەتە خوارەوانەیە تا هەمووی لێسە ئەوانەی کە تۆ لە دەستتدا لە قادرمە یەکەما چی بوو لە دووەما چی بوو تا ئێستا چییە واو لێک ئیتر کە دایک کە تۆ لە دایک بووی لە دایک بۆ نزیکترین کەسە بوو واو لێ لێو بێزارە بێ ئیتر ئەمە لە دەزان و فەرقی چییە لەگەڵەوەیە باوک لێو بێزارە بێ خوشک لێو بێزارە بێ تێگەی هەموو کەسێک کە لێتە بڕا چه هەستێکت هەبوو زۆر ناخۆش شەڕتە کرد هەموو شتێ چه هەستێکت هەبوو هەستەکەم بۆ باسکە کە لێتە بڕێ ئیتر هەموو گیانەی ئازاریە حەزەکەی بمریت و نەجاتی بێ لەو ژیانە ئەی هەموو ڕێگایەکە گریتە بەر بۆی دەستەکەوێ لەو کاتەیە بەڵێ وەکو چی وەڵایتر ڕێگا چیە تەلەفۆن ئەگەر بۆ کام شوێنە دووریش بێ ئەڕۆیت کێشە و نابێ بەس ئەوە تەنها مادەگە پیاگەیت و ئەو خمارێ لە گیانتان نەمێنێ و نەشەبییتەوە تەلەبەی پۆلی چەند بووی دوی ناوەندی لە دوی ناوەندیەوەی کێشی نە دو ساڵ کەواز مێنا دو ساڵ دوایە سێ ساڵ دوایە دەستم بێگر ئەو زمانەی کە تۆ دەستت پێکرد ئەگەیشت محاولە هەبوو بۆی کە قوتابخانەکانیش پێی بگێنن نە ئەو کاتە مناڵ توش بکەن ناو کاتە بەس حەبی ترامادۆڵە بوو تقریبان دو ساڵ و نیوە حەبی ترامادۆڵم خوارد بە ئاسانی لە سەیدە لە ئیرابە عمری تۆ ئەو زمانە ئەو کاتە بەڵێ وەگو ئێستا نەبوو ئێستا نادرێت وەگەر وەرەقە و پێ نەبێ یا ڕەچەتێکی دکتۆرە پێ نەبێ نادرێت لێرە کاتەکانە بەچی بەسەرەبەی مامەڵەی ئاسایش شۆنە لەگەڵتان وەڵا ئاسایش عیبی نییە لەخوا بە زیاوێ عیبی نییە لە ڕاستی عیبینیایان ئەترسیت ڕاستە ناوەڵا ناترسم و لەخوا بە زیاوێ عیبیان نییە و زۆر باشە منیش ئەو هەستەم هەبوو هەستم کرد لەگەڵ بڵین سەجانەکان بینتان خۆشە لەگەڵ مەدیری سجنەکەەوە بۆ هاوڕێن تەنانەت بەشی مادەوەش بەرەگانی ژێمەوە نەگیراین ینی بەڕاستی نە عەزیێتمانێن نە هیچ شتێ
ئەزانن کە ئێمە نەخۆشین و ئالوودەبووی ئەم دەرمانەی ئەزانن کە توش بووین ئیتر زۆر یارمەتیشمانێن ئێوە تیجارەتتان پێوە نەکردووە بەکارێنە بەس بەکارێنەر ئەخر بەس کوڕی باش بەڵێ تۆ 9 جار گیراویت بەڵێ 9 ساڵی حەوت. کێشی 7 جار بەڵێ. گیراوی بەڵێ بۆ جارێ لە جارەکان تەرکت نەکرد 2010 چوم ماڵەوە بردیانم بۆ تەرەکردنی مادەی هۆشبەر لای دکتۆر دانیاڵ تێگەی دوو جاریش ئیتر هەم دیسانەوە توش بوومەوە 5 مانگ نەم خوارد جارێکیان 10 مانگ نەم خوارد تێگەی بۆ بۆنەی برادەرێکۆ ئیتر کە چاو جاری دووەمی شەر برادەر تووشی کردی ئارەبەخ ئێ بۆ لەوانە نزیکە بیتەوە کە وەڵای ئیتر من چوون بۆ ئیش تێگەی سڵفە بکەبینی و اینجا کە ئەو مادە هۆشبەرە لە هەر شوێنە بیبینی باسیکەی چارە خاستان کریستاڵ بە هەش شێوەیە بێ بە باسکردنی بە هەموو شتی حەزی لێ بێت و مێشکی داوایەوە شتا ئاگاتەوە بەبینینەوەی بۆ کەسێک کە ئەی خوای کێشێ یان یادکاریەکە هەبێ لەگەڵ یان شتێکە هەبێ لەگەڵ یا تێگەی یەکسەر هەچی تۆ سەر هەمان کەواتە ئەبێ نەخۆشخانەکان دراسی ئەو خاڵە لاوازانە بکەن کە کەسێ بە مادەی هۆشبەری کێشا بێ دووری بخەنەوە لەو ئەجواوانە دوو کەسی ئالوودە بوو سەلام عەلەیکەن ساڵێکیانەوە بەخوا حافیزی دوو کەس کە ئالوودە بن ئەگەر پێشتریش بوو بێ کەیەکیان بینی 1 ساڵیانەوە تا خوا حافیزیەکەن بەستەوەی ئەوەندە هۆگریەکە ئەوەندە و خاڵی هاوبەشیشیان مادەکەیە مادەکەیان بەسێت و بێکو ئەی باش هەروە ئاسان دەسەکەوێت لە وڵاتە ئێستا زۆر ئاسان دەسەگەوێت ئێستاگە وەک جاران نییە ئێستا بڕوا بکەیە یەکێ بناسی لێرەم وەک دلیڤەری چۆن خواردنێ بووێتە بە درگا ئاو بۆ تەنێرەتە بە درگا یەکێ بناسی بەڕاستی لە مانتیقەی ڕانیا قەڵازێ ئەوانە چۆن دلیڤەری نان خواردنێ بووە ئاو بۆ دێتە بە درگا بەڵام ئاسایشی شتیمەکانیان کون بە کون بە دوایانەوە خەڵکە گرن هێشتا پێڕان ناگەن وەڵی ئێستا زۆر ئاسان بۆ جاران ئەبووە یەکێک چووە بۆ ئێران خۆی بیەنایەتەوە یان بۆ نمونە 4-5 ڕەفیقی بێنایە ئاوە بەسە سەوای لاتوانم یەک تەلەفۆنگە خۆی بۆ تەنێرێ ئەی هاوار وەک نان خواردنێکی لێ هاتووە وەک دیلیڤەری چۆن لە فێک داوا ئارە وەڵا ئاوای لێ هاتووە بەڕاستی زۆر ناخۆشیشە ئەو کاتی کە یەکەم جار گیرایی چه هەستێکت هەبوو ناخۆشترین شت تۆ هیچ پلانێکە هەیە کە دوای ئەم حەوجارە هەشتم جار زیندان نەبینیتەوە وڵی پشت بەخوار ئومێدم بەخوایە کە واسی لێ بێنم چکە من هەوڵم بۆیەوە ئەگەر شتێک حەز نەگەی وازبێنی هەوڵی بۆ نای یەکەم شت کە بڕیتە دەرێ لە زیندانێکی چییە وڵی یەکەم شتەوەیە ئەبێ من حەزم بەم شارەژ نەماوە لەبەرەی حەزم و زەلامێ ئەم زیندانە هەموو کەسێکە پێ ناسێنێ هەموو کەسێک لەبەری هەر خەڵکی ئەم شارژ نەبینم ئەوانەی کە دەرمان بەکارێنن ئەوانەی ئالوودە بوون ئەوانەی کە لەسەر ئەم دەرمانن ئەمەوە دوورکەومەوە لەم شارش لەبەری کەسێ نەبینمەوە هەم دیسان و مێشکم بۆ شتە لێبات ینی شارەکە و کەسەکان و خەڵکەکان مەجبورم بیرتەخاتەوە ئەو باتەوە بەڵێ لە هەر شوێنە بلووسێک کە لەبەر تا بێ یا دیاریەوە شتۆپیەوە بێ دایمە خەیاڵ لەدایەتی تەنانەت جلەکانیش هەموو شتێوە باتەوە سەری بەڵام گۆرانیەک هەیەڵێ من خۆم دەردەدارم ئەم شارە بڵێ چی من خۆم مەستم مەیخانە بڵێ چی پێدوانیە کێشەکە خۆتی نەک شارەکە یەکەم خۆمانی ئەبێ ئیرادەت هەبێت تاوازبێنی لەم مادە هۆشبەرە ئەبێ ئیرادێکی زۆر بەقوەتە هەبێ من تکاگەم لە هەموو کەس ئەم مادەیە بەکارنێن وەک چۆن ئێمە ماڵوێران بووین چۆن ئاوا من حەزەکەم نییە هەر ئاوا چۆن ڕووکەمە کامێراگە بۆ هەموو کەسێ قەیناکەبا نەبین ڕێک من ڕجان لێەکەم مەمنونیانە بۆ گەنجانەی کە ئیشتا توش نەبوون یانوێ تاقیکەنەوە قەت شتی وانەکەن وەرزش هەیە شتیکە هەیە با بەمانەوە خەریک بن با بەم مادەی هۆشبەرەوە خەریک نەبن و هەر تاقیشی نەکەنەوە یەک جارە بە تاقیکردنەوەکە ئاوا لێت ئالوودابێت تێگەی لە خۆشەویستیت بۆ گەنج و خەڵکی وڵاتەکەی ئەڵەی قەینابا ڕووکەمە کامێرە ئەرە وەڵا نابەس ڕووی تێمەکە بەڵام نەسیحەتەکانە بکە بۆ هەموو کەسێک چی ئەڵێ من دەموچاوم لە چەند ساڵە چێ وڵی زۆر گەنج و خۆز و جوانیت درێژ بێت ئێستا ئاوا لە
35 ساڵە چیت من 24 ساڵم ئەم ساڵە من بە 25 ساڵ من مادەی هۆش بەراوای لێ کردم جا بۆ ئەو جوانیان لە پێناو مادەی هۆش بەرا سەرف بکەن بۆ ئەو گەنجیان بۆ ژیانە خۆشیان ئەم تاتویانی سەر قۆڵم عنای چییە؟ وڵی هەر یەکەوە بڵێم بە شتێکەوە کوتیمە هەر یەکە و یادگارێک بەڵێ. ئەم مارە بۆ پەلاماری ئەم مێخەیاوە وڵی ئەوەش بە حساب ژاهری بیوەیە پەلاماریاوە لە ڕقە بۆ مادەی هۆشبەر کرد کێشاو بەڵێ. بۆی نەچیتەوە سەری بەڵێ ئەمەش ناوە ناوی خۆت نەخێر ناوی خۆشەویستێک هەر لە دڵتە بەڵێ زۆر دڵت لایەتی لە زیندان بەڵێ ناوی خۆشەویستەکە هەڵکۆڵیەوە لەسەر قۆڵت بەڵێ قەت دڵە دێ دەرزیبەی لە ناوی خۆشەویستەکەت جارێکی نەخێر. تر نەخێر من ئومێدم هەیە تۆ زۆر بیرت کردوێتەوە لە زیندان ئومێدم هەیە ڕۆژێ لە ڕۆژان ئەم جارێکە حکومەکەت تەواو کرد و دوای بڕیاری دادگا ئازاد بوویت واز بێنی بۆ ئەبەت ئیشەڵا پشت بەخوای گەورە ئومێدم هەیە خۆش چونکە کاتێ بێ ئومێد نییە چونکە ڕەنگە زۆر جوانە چونکە هێز و باز و تینێکی لە تۆیا بینم بەڵێ و متمانەیە کە بینم لەوە چێ زۆر بیرت کرد بێتەوە لە ناو زیندان تەواویتر هەرچی شتێ بێ لێی بێ تااقەتە بی ئەگەر تەنانەت هەرچی شتێک بێت جارێ دوانسییان بڵێ ڕۆژە لە ڕۆژان من تۆ ببینم تەرکت کرد بێ و لە ناو شار بڵێ ڕەنج نامناسیتەوە منە و کەسام کە لە ئاسایش هاتی دیدارەکەت لەگەڵ کردم و تەرکیشم کرد و ئێستا لە پەیمانگایەک قسە بۆ گەنجانەکەم کە پشت بەخوا هەموو ئاواتی من ئەوەیە کە من واز دەبێنم و پس قسە بۆ مادەوەش بەرەکان کەم دایمە ئەوە لە مێشکی منایە و خولیا ئاواتم بووە تۆ ئاواتەکەت هێنیتە دی ئیشەڵا باشە زۆر سپاس بۆ سپاس بەنیازی دیدار لە دەرێ ئیشەڵا ئاغا گیان سڵام عەلەیک سلام علیکم. باشی بەخود خاسی خۆش بێ. خەڵکی کوێی سەخزی ڕۆژەڵات. سەقزی ڕۆژەڵات گیانبەرێ. باشە لە ناو ئەو کەش و هەوا و خەڵکە بە کلاسەی ڕۆژەڵاتی کوردستانە تو بۆ ئاوا تووشی ئەم بەزمە بووی وڵی غەڵەت بوو مامەسا. بەداخەوە گەنجانی ئەوێ زۆریان تووشیان غەڵەتە بن. زۆریش کارەکە لەسەریان زۆر پەکیان نەخا زۆر بەهۆی بێکاریەوە بەهۆی بێئیشیەوە نەبوونی معاش و معیشەتێکی باش و ئەی باشە وەکو خۆت ئالوو دەبووی بۆ هەوڵەدا و بهێنی بۆ ئێرەش وڵی خۆم پێم وتی غەڵەت بووم یەکەم جار پێم بوو کە هاتم بۆ ئێرە لەگەڵ برادێکما ئیسمانە جەوێ وەرگرین بەس ئاساشی سلێمانی پەمایزانی و گرتمانیان بەس زۆر غەڵەت بوو دوای کە بیرم لە کارێکی خۆم کرد حکومت وەرگرتووە لە هیچ شوێنە ناوەڵایشتا یەکەم جارتا گیان بەڵێ یەکەم جارمە چ جۆرێک کێشا ماری جوانە مەریوانە گیان بەڵێ چیت خوێنوە سەواد و زانکۆم تاوە نەکردو بەس تاریخم خوێندووە ڕشتەی مێژوو گیان بەڵێ مەژوو لە زانکۆی تارانیا لە یەزدا یەزدا گیان بەڵێ لە یەزد لە ڕۆژەڵات گەنجی کورد زۆر بەدبەخت بووەوەنا زۆر کەس بەدبەخت بوو زۆر کەس پێوە بوو ماڵی زۆر کەسی وێران کرد زۆر کەس سەیری ژوورناڵ من بەجیان هێشتی زۆر کەس ژوورناڵ بەجیانی هێشت زۆر کەس تۆ خانەوادە و ژن و مناڵت هەبوو گیان بەڵێ من کەس و کارم هەیە خانەوادەم هەیە مناڵم هەیە چەند مناڵت هەیە یەک مناڵم هەیە یەک مناڵ گیان بەڵێ عمری درێژ بێت چەندێکە نەتدیوە یەک مانگە لەوەتی گیراوم نەمدیوە مانگێکە گیراوی گیان بەڵێ ئێستا ڕای گیراوی و چاوەڕێی حکومەکەت بەڵێ دەکەیت چاوەڕێ حکومەکەمە یعنی تۆ پێشووتر زۆر ئالوودە نەبووی هەر یەک جار ئەو مەریوانت کێشاوە و پێوەی گیراوی لە ئێرانە فێر بووم لە ئێرانە فێر بووم چەند جارە لە ئێران کێشا بووم بەس یەکەم جار ناگیر لە ئێران ناگیرن ناوەڵا ناوەڵا لێرانەوە بەداخەوە یاساکانی زۆر بۆ ئەم شتە متۆڵی نییە وەکو ئێرە لێرە دەستخۆشیەکەم لە ئاسایش لە محکەمە لە حکوومەتی هەرێم ئەوەی کە هەرێمە پارێزن زۆر خۆشە ئێستا لێرە وڵاتێکی حڕە وڵاتێکە خوێندنەوەی بە کوردیە هەموو شتێکی بە کوردیە یعنی ئێمە وەکو خەڵکی ڕۆژەڵات بەجددی حەسوودیمان دێت ئەو حڕیاتی کە خەڵکی ئێرە هەیەە
بە لەگەڵەوەی حڕیاتی شەیە بەڵام خەڵکیش بەڕاستی بەلای تلیا کوشتا ناچێت زۆر ناچن زۆر ئەوم پێخۆشە ئێستا لێرە لە دەم سژنەیە لەگەڵ زۆرێک لە برادەرەکان قسەکەم ینی بە بەردەوامی لەگەڵیان قسەکەم قەدری ئەم شوێنە بزانن لەم هەرێمی کوردستانە ئەم خۆشی کە لێرە هەیە ئەوەی کە پۆلیسی کووردە ئەوەی کە حاکمی کووردە ئەوەی کە ئەم شتانەی لێرە هەیە لێرەنا بۆ ئێمە وەکو هیوا وارەزوێ وایە ئەم شتانە لێرەنا ئێمە ئەم شتانەمان نییە. ئێستا چی ئەڵەی بە گەنجی کورد لە ڕۆژهەڵات و لە باشوور لە ڕۆژئاوا لە باکوور بۆ ئەوەی کە ئەوەی بەسەر ئێوە هات بەسەر ئەوان نێتەوە. وڵا داواکەم لە تەواوی گەنجانی هەر چوار پارچەی کوردستان داواکەم ڕەحم بە جوانی خۆیان کە ڕەحم بە گەنجی خۆیان بکە. ئەو شتە ماڵی زۆر کەسی وێران کرد. ئەلە خاس لە ئێرانە لە ڕۆژهەڵاتە ماڵی زۆر کەسی وێران کرد. پێم خۆش نییە لێرەش ئەو شتە ببینم پێم خۆش نییە ئەو بەسەراتی بەسەر ئەوانە هاتە بەسەر گەنجی ئێرەش بێت لەو شتە دووری کەم بەجددی ماڵ وێران کرد. چیت لە دەستدا بە مادەی هۆشبەرە؟ چاچی لەدەست نەدا کاکڕانش حەیام چوو ژیانم چوو یعنی ئێستا هەر خۆم ماومەتۆ چۆن سەری ناوچوانی دایکم کەم چۆن سەری ناوچوانی باوکم کەم ئەو شتە زۆر لەسەر مەکەوێت زۆر بۆم قورس بوو. یەکەم جار چۆن توش بووی؟ چۆن کێ هانیایی؟ چەند ساڵ بووی؟ کاکڕانج من 33 ساڵ تەمەنم بوو کە فێری ئەم شتە بووم. ئێستا چەندی؟ ئێستا 35 ساڵمە. ینی 23 ساڵە فێر بووم. لەگەڵ برادە دانیشت بووین وەکو چۆنەڵێ بۆ جە وەرگرتنێک چەند جارێ هەر ئەو شتە بوو کە یانویست منیش لەگەڵیان هاوڕێتیان بکەم نەمە کرد بەس جارێکیا کردم زۆریش غەڵەت بوو تاکو ئێستش 23 ساڵە بە بەردەوامی ئەکێشم زۆریش پەشیمانم زۆر پەشیمانم. یعنی یەک مانگەنت کێشاوە؟ ئێستا یەک مانگەم کێشاوە بەڵێ. حاڵت چۆنە؟ خەریکە سەرە حاڵە بیتەوە؟ ئەرەوەڵا هەفتەی یەکەم حاڵت خراپ بوو؟ هەفتەی یەکەم ئەرەوەڵا بێقەرار بووم ئازارم بوو وەکو چۆنەڵێی جەوم نەبوو تێکە چوون. کەواتە ئەم ڕاگررتنی ئاسایش خوێنتان پاکاتەوە باشە بەتاکیت یارمەتی دەرە بۆ تەرکردن. بەتاکی دەستە زۆرێک لەو برادرانە لەوەیان بینم کە دێنە ژوورۆ لە دوای هەفتە دوو هەفتە سێ هەفتە ڕەنگڕوویان نەکرێتەوە جەویان نەکرێت. بەس تۆش ڕەنگڕوو زۆر باشە تۆش دڵنیا مەتوانی تەرکیکەیە. بخوا بە هیوا موعدم بە خۆمداوە ئیشەڵا بڕۆمە دەرەخوای گەورە یارمەتیم بە قەت بەلایە ناچ بچیتەوە ڕۆژهەڵات یەکەم کارێکە ئیکەی چییە بێت لە سەقزی ئازیز؟ دەستی دایکم ماچەکەم. بۆ ژیانی جوانەکانی سەقز چیەکەی؟ وەڵی ئەوەی پێم بکرێ بە تەواوی چواردەوری خۆم بە تەواوی چواردەوری خۆم ئەوەی بیناسم پێڵێم دووری بکە لەم شتا لە حەبێکۆ هەتاکو قورسەکەی چییە ئەڵێن شیشەیە ئەڵێن کریساڵە شکرتۆ ئەوانت نەکێش ناوەڵا شکر بخوا بەس تەواوی کە لێرە بە دەرمانی ناسن یان بە مخادراتی ناسن تەواوی ماڵوێران کەرا تەواوی ژیانی گەنجان تێکەیە ینی لێرە شکر بخوا ئەو شتانە نییە ئەو شتانم نەبینیوە یا ئیشەڵا کە قەدی شەو شتانە نابێ بەس شکرتۆ ئاسەواری دەرزی و مەرزیش بە لەش و بە دەست و قاستەوە نییە ناوەڵا شکر بخوا قەدەوانت نەکرد ناوەڵانم کردووە هۆڵی تسمایلی شت کردووە کێم بەڵێ زۆر گرنگی دیارە بە خۆت داوە. وڵا پێشتە یاریزان بووم ئەویش کە پێم وتی بەڵام غەڵەت بووم لە دوای یاریکردن کەوازم هێنا تووشی ئەمە بووم بەجددیش غەڵەت بوو زۆریش پەشیمان. لەو کوڕا چێشێوت پاڵەوانی فیلمەکەی حەزرەتی یوسف ناوی چیاوی تارە؟ یوزارسیف؟ بەڵێ شێوت لەوە چێ کەسی تر پێیوتی؟ ناوەڵا مەمنونم بەس حیفە مەسەلەن تەرکی نەکەیت بڕیارت داوە بەڕاستی بڕیارت داوە؟ چەند ڕۆژی یەکەم کە لێرە بووم هەموو شەوێ لەگەڵ خۆما بیرمە کردەوە هەموو شەوی وادم بە خۆمەدا ئیشەڵا بڕۆمە دەرەوە قەت بەلایە ناچم بەتاکید بەلایە ناچم هەر لەبەر مناڵەکەت لەبەر مناڵەکە کوڕەیە کچە کوڕە عمری درێژ بێ مەمنونم خێزان چاوەڕێتە یا جیابوونەتەوە لە خێزان جیابوومەتەوە هەر بە دەردی ئەم نانا پێشتر جیابوومە بەس ئەو شتا مخدرات زۆر ژیانی زۆر کەسی تێکدا زۆر گەنجیان لێ ینی لە ماڵ و مناڵی خۆی کرد زۆر خێزان بەجیانی هێشت زۆر کەس تیاچون هەر ژیانیان تیاچون فەوتان بیری چیەکەی لە ڕۆژەڵات زۆر ڕۆژەڵات بیری هەموو شتێک یەکەم بیری هەوا خۆشەکەی بیری پێنکاییەکەی بیری خانەوادەکەم کە سوکارەکەم بیری کوڕەکەم بەس ئێرەش لە باشوور هەموو هەر کە سوکاری تۆن هەمومان هەم هاو زمان و هەمومان کەسی یەکین لەخوا بە زیاوێ بە تاکید وایە لێرە غەریبیم لێ نایە لێرەش
زۆر حڕم ینی بەنیاز بووم هەر بە ماڵ و مناڵ و بێمە ئێرە بۆ ژیان بەسیتر من ڕۆژەڵاتم زۆر خۆشە سەرسەرم سەیری بەرنامەکان مەکەی گیان بەڵێ سەیری بەرنامەکانتان نەکەم سەیری کەناڵی ڕووداوەکەم ڕۆژە لە ڕۆژان ئەدبینمەوە کە لە سەرجادا ترکت کردبێ و خەریکی کاری خۆت بیت و بوو ئەم ڕۆژانە بوو بێ بە یادگاری ومێت بەخوا ئیشەڵڵا ئیشەڵڵا دەبینەوە منیش بە پاکی ئەبینی تۆ ئێستا شەر پاکی بەس تۆ ئالوودەیان کردووی ئینشاءڵڵا ئەگەڕیتەوە بۆ تەندروستیە پاکەکە ومێت بەخوا باشە ومێت بەخوا چاوەکانت ممنون ماچەکەم کاکەش سپاس دەکەم. بەخوانە ممنون بەڕازدانەکە برای عزیزم تۆ چی خوێنەوە هیچ هەر تا هێکی سەرەتایم خوێن کەی تووشی مادەی هۆشبەر بوو لە تەمەنی 14 ساڵی 14 ساڵی بەڵێ لە 2 ساڵی 2009 لە ڕەفیقەوە لە چیەوە چوش لە براکانەوە فێر بووم زڕ براکان چەند برایی کێشن بۆ 4 براین هەر 4مانە کێشی 4 برا لە یەک خانەوەدا بەڵێ لە تۆ گەورەتر بوون بەڵێ لە من گەورەتر خۆیان هانیانەیە یا خۆت حەزت کرد تاقی بکەیتەوە وەکو تاقیکردنەوە تاقیم کردەوە بەڵام ئەو شەرەوە نەی سەختە تاقیب کردەوانەی تر تووشێت جاواکوتر نەمەتوانین تایشکەم چکارە بەرەی نەدایک منە واوکم هەیە کاتچمەوە بۆ ماڵەوە بینمەوە کێشم بەرگە ناگرم ئەوێ بکێشم قەت تۆیان نارد پێشەوەی بیکێشی بۆی بیهێنی بۆیان لە کەسێک وەریگری قەت بۆیان منیان نەنار بەڵام دوای کە کێشامی تر وام لات بۆ خۆمەچم بۆ ئەوان بێنە ڕێ ئەوان نەچ قەت پێکەوە سەجن بوون هەر چوارتا بەڵێ هەر 4مان نا بەڵام دوانمان بێ کوچچین ئێستا لێرە برای خۆت سزنە لەگەڵت بەڵێ یەکەم جار یەکێکیان توش بوو دووەمی توش کردووەنە بەڵێ. دووەم سێم بەڵێ سێم من 4مە تۆ وەکوتە بچووکترینی هەمویان بەڵێ بچووکترینەمەیان ئاسان دەستانەکە و جاران نە بەڵام ئێستا ئاسان بوو جاران قورستر دەسەکە وەکو ئێستا ئێستا زۆر ئاسان دەسەکەێت هەموو جۆرەکانی هەموو جۆرەکان چکە بۆ پێی کە ئێستا کۆمەڵە کەسی زۆرە کێشن تۆ یەکەم جار چ جۆرەکە تاقی کردەوە لە حەبەوە دەسم پێدێت ئاسان حەب دەسەکە و بەڵێ ئەم سەیدەلەکانش وەرەژیرە بەڵام ئێستا زۆر قورسە بەڵێ من پێم وانە ئەوەی کە ئێوە باسیەکەن ئاوا ئاسانتریا کوشە دەست بکەوە لە وڵاتەیە بۆ دەرەجەیە وانە بۆ پێی کە کەسەکانە ناسین کە سژ نەکرێن لە سژنا خەڵکەکانە ناسین تر هەموو یەکترە دۆزێتەوە لەو ڕێگەیەوە دەسەکرێت ئەخر بۆ ئێوە کە یەکترە ناسن بەڵێ. بۆ بۆ کەسێک- هاویشتیمانیانێکی ئاسایی نەخێر. ئەمەندە شتێکی ئاسان نییە نەخێر، ئاسان ئاوا شاری بێ حاکم نییە خۆتەزانی ئاسایش چەند بە ڕاست. دوای ئەوانەوەی وە بەڵێ ڕاستە بەڵام بۆ ئەو گروپەی کە یەکترە ناسن ئاسانە بەڵێ زۆر ئاسان یعنی بۆ باندی هێنانەکەی زۆر زۆر بۆ کەواتەوە نا بەڵێ وەک جاران نەما جاران بۆ پێ زۆر کەمتر بووە تاکو ئێستا ئێستا زۆر زیادە حەدە ژیانی ئێستا و لەگەڵ ئەو کاتی کە مادەی هۆشبەر نەبووی گەورەترین جیاوازیانم بۆ باس بکە چییە زۆری فەرقە ئەو کاتە خۆشتر زۆرە ژیان لە ئێستا زۆر بە نامەتی زۆری شات تێپەڕێن بەڵام هەرە ئەو کاتە خۆشترە ژیان وەک لەوەی کە هەموو ڕۆژێ لە سژنابی کە گیرام خوارە 10 ساڵ بووم بەڵام ئێستا 26 لەگەڵ براکەت کە پێکەوە سزنن باسی چیەکە باسی هیچ شتێک لەو بابەتانە ناکەینەوە چکە من وەکو خودی خۆم باس نایکەمەوە مەسەلەکان ناکەمەوە لە بەرەی کە نەکەومەوە ئەو ڕێگایە ئەم جارە ئیشەڵڵا تاواز لێ بێن بڕیاری کۆتایی داواکەوازی لەبێنی ئینشاءڵڵا بڕیارم ماوە واز لێ بێن تۆ لەگەڵ ئەو برایە تا سزنی کە پێش تۆ توش بوو بەڵێ هەردووکتان قوربانین هەمووتان قوربانین بەڵێ قوربان ئەی برا گەورە گەورەکەتان چۆن توش بوو برا گەورە گەورەکەمان وەختی خۆی لە ئێران تووشی لە ئێران توش بوو بەڵێ لە ئاوارەیە بەڵێ ئێستا پلانت چییە کە وازت هێنا بڕۆیتە دەرێت چیەکەی وڵاوە تەمام ژیانێک بۆ خۆم پێک بێن واز لە دەرمان خواردن بێن جارێکتر نەگەڕم و زیندان چەند جار زیندانی کرایی 5 جار 8 ساڵم تەواو کردبوو هەر ساڵەتەوە کردو بەڵێ ئەخیر جار چۆن توش بوویتەوە کە چوویتە دەرێ ئاخیر جاری ژەر بە هەمان شێوە چوومە دەرەوانێ برایەکم تەلەفۆنی کرد چوون بۆ سەردانە
شووی چی بکرد؟ چون بە سەردانی بۆ ماڵەوان کە دانیش بوو ئەی کێشە منیش خۆم پێم سەیتر نەکرا دانیشتم لەگەڵ ئەی کێشە دوای چەنێ دوای چلو هەمان لە سزنا بووم چوومە دەرەوانی کێشام وتت هەر یەک جاری زەحمەتە کە دەستە پێ کردەوە تاو ئەی چیەڵی بە گەنجی ئەم وڵاتە وڵی هیوادارم نەکێشن هیوادارم وەکو ئێمە ژیانمانەوە فەوتا ئەوان نەفەوتێن هیوادارم جارێکتر عنی ئەم شتانە دووبارە نەبنەوە من لە تەمەنی 12 ساڵەوە گیراوە ئەو کەسانش کە ئێستا بچن چاو لە ئێمە بکەن شتێکی باش نیە لێرە لە ئاسایش نەسیحەتکانەکەن قسەی خێرتان زۆر بۆکەن بەڵێ بەو پێی یعنی زۆر باشترە بەڕای من ئێرە لە ماسکەرسەمان باشترە لە شوێنی حکومەکە باشتر چکە لەبەرەی لێرە ناتوانین هیچ هەلێکمان بۆ ناڕەخسێ کە دەستمان بکرێت بەڵام لەو لاوانی ئاسانترە تۆ کە لەوێ بووی تا ساڵ چەند ساڵە لەوێ بەسەر بوو 4 ساڵ ئەم جاران حکم بوون 4 ساڵم تەواو کرد ئەخیر جارکاتی دەتێنەرەوە چەندێک پێشەستە بوو 11 مانگ پێش ئێستا بوو 4 مانگ لە دەرەوە بووم گیرام تا 11 مانگ پێشتە دەستەکەوت بەڵێ لە ناو زیندان لەوێ بەڵێ تا 11 مانگ پێش ئێستا دەستمە بوو ئێستاش بۆ هەواڵانەی کە ئێمە لامانە هەر هەیە هەر دەستەکەوێت هەموو جۆرەکانی هەموو جۆرەکان بەڵام زۆر لە هەوڵایە وەزارەت کە کەمی بکاتەوە نەیانتوانیەوە بنەبڕی بکەن هێشتا ناتوانێت چکە لەبەرەی لێ هەر ئەو کەسانی کە لێرە ئەگیرێن و لەسەر مخەدەرات دەگیرێن زۆربیان نەچنە ئەوێ لێ بە هەر شێوازێک بێ ئیەن نەژوورەوە بە هەر شێوازێک کەواتە بەڕای تۆ ئەگەر بۆ نمونە ئەو زیندانیانەی حکوومەت بەڵێ. لە لای ئاسایش دەت باشترە بۆی کە بەڵێ زۆر باشترە زۆر زۆر لەوە باشترە کە لێرە لە ئاسایش مستحیلە دەستکەوتنیە بەڵێ زۆر مستحیلێ من بە ئەستەم واجەیەکیشمان بۆ کرێت چکە لەبەرەی خۆشمانیان دەستیان خۆش بێ ئێستا من لێرەم 11 مانگە لێرەم لە 9 مانگیا مواجەمات ئێستا ئاسەوارەکانی لەسەر کاڵ بۆتەوە وەک جاران حەزە لێی نییە خەریکە خوێنە پاکە بێتەوە بەڵێ ئەی سەرەتا چۆن بووی سەرەتا وەسەم زۆر خراپ خراپی چۆن یعنی چۆن ئازاری جەستەی ئازایی هەموو جان معنی ئازاری هات کە لێم بڕا بوو ئاوا بەڵام ئێستا لەخوا بە زیادە زۆر لە ناو زیندانەکە شەڕ ناکەن پێکەوە لە تاوە من لە ئیفرادیا بین کاژیرین هەفتەیەک لە ئیفرادیا بین دو هەفتەیەکێنە دەرەوە لەو هەفتەشا باشە بەرمانەیە هەنی وردە وردە خوێنمان پاک دەبێت خوێنمان 20 ڕۆژ 20 ڕۆژ ئێستا تۆ 11 مانگە بەڵێ هیچ مادێکی هۆشبەر لە ناو ئاسایشە نەچۆتە لە تەنانەت حەبی ئازاریش ناکرد نا حەبی ئازاریش حەبی ئازاریش نا هەستەکەی تەندروستی و بۆ گەڕاوەتەوە بەرەو باشی زۆر ڕۆی زۆر زۆر باشتر هەستەکەم هەنی لە ژیانێک ترا و ماتمە ژیانێک ترا ئێستا دڵخۆشی زۆریش بڕوات بە خۆتەکەم جارە تەرکێکی ئینشاءڵڵا بەڵێ منیش زۆر بڕوام بە تۆی هەستەکەم زۆر بتوانیت ڕنگ و ڕوود زۆر باشە ئینشاءڵڵا هیچ ئاسەوارێکی مادەی هۆشبەر بە تۆ نابینم بەڕاستی ڕاست من لەبەر تۆ یعنی وە لەبەر قانونی یاسای ڕۆژنامەنووسی ئەمە بۆمان نییە شێوەی تۆ پیشان بین خۆشم بڕوام بەوە نییە دەنا خۆزگە بینەرانی بەڕێز وەکو منەتان بینی چەند کوڕێکی قۆزە باوەڕم پێ بکە یعنی ئەڵەی مومەسیلەکانی پاڵەوانی فیلمە هندیەکانە شێوەیەکی مەحبوب قۆز جوان ڕیشێکی تەنێک بەس چەند تەعڵێک تازە سپی بووە ڕەنگە ئەوەشینی پەشیمانی ئەوە بێ کە کێشاوتە ئینشاءڵڵا لی دوورەکەویتەوە بە تەواویدا بڕێیت و ژیانێکی تر دەست پێکەیت ئینشاءڵڵا زۆر ئومێدم پێێتە خۆش ئەوە ئومێدت هەیە بەڵێ دوو قسە بکەی بۆ گەنجان کە ئێستا بەرنامەیە بینن بۆ خەڵکی ئەم وڵاتە بۆ دایک و باوکان چیان پێڵێ وڵی هیوادارم ئەو گەنجانەی کە ئێستا لە گازینە و کافتریاکانان نەچون بەلای ئەو کەسانەیە کە دەرمان ئەخۆن کە ڕەفاقەتی دەرمان خۆرەکەن چکا بە ڕەفاقەتەکەشی توش ئەویت هیوادارم ئەو دایک و باوکانەشی کە مناڵەکانیان خەڵکی چۆنن مۆزۆ بۆکەنەوە بۆی ڕاوکێشن مۆزۆ بۆکەنەوە بۆ ڕاکێشان لەبەرەوەی کە حاڵەتێکی ئەو دەرمانە وات لێکە پارەت پێ نامێنێ کە پارەت پێنەما مەجبوری دوور ڕەفیقی خۆت بێنیت هەڵیان خەڵەتێنی تا ئەوە فێر ئەبن کە فێر بوون ئیتر دوایکەونە سەر بۆی لەسەر قسابی یەکتر بیکێشن بەڵێ چکە لەبەرەوەی من لەم حاڵەتەیان بۆ نمونە لەسەر خۆم بێنەوە کە پارەم پێ نامێنێ چون کەسێکتر فێرەکەم لەبەرەوەی کە ڕێگاکە بۆ من خۆش بێ ئەو پارێکە لای ئەوەیە لای من نییە من نەما من دەسەڵاتم نەما من چەند ساڵ خەریکی کێشان خەڵکانێکی زۆریشمانەیە لەو جۆرێ هەموو ڕێگایەکی شەگری تەبەر بۆی ئەو پارێ پێیان بەڵێ
زەلامانەیە ماڵی لە دەزاوە خێزانی لە دەزاوە مناڵی لە دەزاوە تا زۆر ئاستی کەسان دوو لە ڕووی تۆ دزی و کوشتنی خەڵکی بەڵێ وانە زۆر زۆریشە لەوانەمان زۆر زۆر لەوانەش زۆرە بەڵێ ئەی وەکو تر کاتەکان بەچی بەسەرەبانی وەک لە زیندان یاخود لە دەرەوە نه لە زیندان لە زیندان یاریکردنە کات زیاتر بە یاریکردن و سیرکردنی تەلەڤیزیۆنەوانێ مەشغوڵە بین چی یاریە دیاری تاوڵەمان لایە دۆمینەمان لایە یعنی دامەمان لایە یاری دامەشەکەین لە کامێنا زۆر باشی لە دۆمینەیە لە دۆمینە ئەزنیت بەڵێ ئەی کوڕێکی زۆر قۆزی عاشقیش نەبووی پێشەوەی بگیری بەڵێ عاشق بووم هەروە ئێستا خۆشەویستەکەشم لەگەڵ ماگیرەوە لەسەر مادەی هۆشبەر خۆشەویستەکەشت زیندانە لەگەڵتا بەڵێ کامتان پێشانەتان کێشان من زۆر لە پێش ئەوەم کێشا بەڵام یەکتریمان ناسی و هەردووکمان کام جارەکە من لە سژم بەربووم چوومە دەرەوانێ بەیەک و کێشامە بەیەکەوە کێشاتان بەڵێ چەند ساڵە خۆشەویستەکە 21 هیچی خوێنەوە ئەو بەڵێ دایکم تەواسی خوێن هەر لەم ڕێگایەوە یەکترتان ناسییان نەخێت ئەو لەم کێشا پێش هەر لە ڕێگەی دەرمان خواردن یەکتریمان ناسی کچان زۆری کێشن زۆر زۆر زیاد لە حەدەکێش کچان زۆری کێشن یا کوڕان کوڕان زیاترە کێشن بەڵام کچانیش ڕێژەیەکی زۆرە وەکو ساڵمانی پێشوو نەما کوڕەکان فێریانەکەنەوە کوڕەکان فێرانەکەم بەڵێ ئەی نێرگەلە و ئەم شتانە تێکرێ یا من نمبینیوە تا ئێستا وەکو خودی خۆم نمبینیوە کرێتە نێرگەلەوە چکە لە بەرەوەی دینیمانە هەر لە ماڵێکەوە بە تایبەتی کێشاومان لە شوێنێکە ئەگەر هەلێک ماوە بەڕاستە جەوی بۆ دروستەکەنەوانەی کێشن کۆ بنەوە کۆبنەوە سێ چوار نەفەر بەیەکەوە کۆبنەوەنێ بۆ نونێسە من و خۆشەویستەکەم کۆبووین هەردووکمان بەیەکەوەمان کێشە ڕەگە کەسانی تریا نەمانە کێش خۆشەویستەکە دوتت لە زیندانە لە بەشی ژنان بەڵێ توانی تا مەسەڵەن پامێکی بۆ بنێری کە پێکەوە تەرکیب بکەن یا لێکدا بڕاوە نەخێر نەمتوانین هەر پەیامیشی بۆ بنێرە پێ دوایە تۆ گەر تەرکیکی بتوانی بەویشی تەرکی ئینشاءڵڵا ئەگەر لە ڕۆژەمە ئەگەر بتوانم تەشکی خۆم بۆ خۆشم بۆیش هەردووکمان بێتم هەر مادەی هۆشبارەکە تەرکەکە یا خۆشەویستەکەشت ئەگەر بزانم ئەویش هەر لەسەرم ڕێگا واز دەویشێنم چکە لە بەرەی من زۆر زیاترم لەو بینیوە بەڵام ئەبێ بەجێی نێڵیە بێ لە هاوڕێیتانی وێ ڕێگانە بیە بێ پێی تەرک ئەگەر نێتە قەنەعات مەجبورم جێیە خۆم خۆشترێتە لەواتە لە زیندان زۆر بیرە کردبێتەوە زیاد لە حەد تووشی نەخۆشی دەرونی بوو بەڵام نا هەستەکەم ئێستا تەندروستی باشترم بەڵام ئەویان بڵێن چی دەردی خۆتە عاشقی گوێ لە گۆرانی شتەگرن ئەتوانن لێرە ئەو شتانە هەست زیاد لە حەجی لێگرین بەڵێ ئەی خۆشتن و شت چۆنە لێرە زۆر باشە هەر کاتێ بۆ دەرمانێ هەموو کاتێ ئاو گەرمە ماوەڵی ئاسایش باشە زۆر باشە زۆر لێیان و شت هەیە قەت نەخێر لێدانی قسەی ناخۆشتن نەخێر قسەی ناخۆش نییە بەڵام لە سەرتاکەیە کە ئەگیرێت ئەمە فرەزەی کە دگرێ بۆ مناگەر پێ ڕاکەی قسەیەکە لەوە چێ پێ بڵێن چکەوان شەق خۆیانە چکە لەبەری تۆ ڕائەکەی لە دەست بە تریاکەوە گرێت بڵێ بۆ نایەن ڕاست ڕاست بەڵام بە ئومێدەم ئەو زەردەخەنەی کە ئێستا من لەیبین و بینێران نایبێنن لەسەر دەموچاو ببێ بە زەردەخەنەی هەمیشەیی ژیانت ئینشاءڵڵا ئینشاءڵڵا نەجاتە ببێ و خۆت و خۆی خۆت ڕەحمەت پێ بکە ئینشاءڵڵا زۆر سپاس باشە. باشە زۆر سپاس بێش هیچ قسەیەکە نەکردووە حەزکەی من لای بەرم نەخێر سپاس دەست خۆش